کاتێک باس لە سەحۆی ئیسلامی بزاوتی ئیسلامیە کرێ لە هەشتاکان و لە نەوەتەکانیش یان باس لە کتێبخانەی ئیسلامی کوردیە کرێ بێگومان ئەوانەی کە لەو سەردەمەدا پێگەیشتون گەنج و لاو بوون یەکسەر یەکێک لەو ئەستێرە درەوشاوانەی لە ئاسمانی ئەو کاتەتا هەبووە مامۆستا حەبیب محەممەد سەعید بۆ کە یەکێک بۆ لە نووسەرە قەڵەم بە بڕشتەکان بڕواناکەم کەس هەبێ لە کوردستانە بە تایبەت لە ناوچەی سلێمانی بە کوردستانی بە شێوازێکی گشتی ئەگەر لە هەشتاکان و لە نەوەتەکانە سەردانی مزگەوتی کردوێ و دەرس و وانەی خوێندبێ و لەگەڵ بزاوتی ئیسلامیە وردە وردە گەشەی کردوێ و گەورە بوو بێ ناوی حەبیب محەممەد سەعیدی نەبیست بێ و بەرهەموو کتێبەکانی نەخوێند بێتەوە. ئەمڕۆژ ساڵڕۆژی کۆچی دوایی مامۆستای کۆچکردو خۆی پەروەردگار دەرەجاتی عالیکا و جێگەی فردەوس بێ ئینشاءالله. ئێمە ئەمڕۆ باس لە بەرهەمەکانی مامۆستاکەین بۆ خزمەتی کتێبخانەی ئیسلامی بە میوانداری یەکێک لە قوتابیەکانی ئەویش بەڕێز کاک بێستون مەعسوومە کە قوتابی مامۆستای کۆچ کردووە. کاک بێستون بەخێر بێت. بەخێر بێت. بەخێر بێخوا. مامۆستا ئەگەر سەرەتا لە ژیاننامەکەیەوە دەست پێ بکەین مامۆستا کەی لەدایک بووە لە چۆ لەدایک بووە ژیانی چۆن بووە تا وردە وردە دێنە سەر بابەتی نووسین و بەرهەمەکان. لە ڕاستیە من وەکو سەرەتایی لەبەرەوەی تەمەنم لە مامۆستا کەمترە بێگومان وەکو قوتابیەکی بچووکیە و لە پێشا دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامەکەتان هیوادارم ئینشاءالله بەرنامەیەکی پڕ خێر و بەرەکەت بێ دەستخۆشی لە هەموو لایەکتانەکەم لە سواز بۆ گوێگەرانی عەزیز و خۆشەویست داواکارم لە هەموو لایەک پێشەکی دوای خێری تایبەتیمانە بێ بۆ مامۆستای بەڕێز مامۆستای ماندوون و ناز مامۆستای خزمەتی ئەهلی مزگەوت خزمەتی قوتابیان چینی خوێنەوار بە تایبەت لەو سەردەمەیە کە مامۆستا توانیوێتی خزمەتێکی ناوازەی بێوێنە لە دڵەوە بۆ دڵ خزمەت بکات. ڕاست مامۆستای خۆشەویستمان هەڵبەتە لە پێش تەمەنی ئێمەوە لەدایک بووە لە ساڵی 1940 لە گوندی باڵخا لە عایلەیەکی زۆر خواناس و ئەهلی خزمەتی دەی خۆیان. ئەوەندەی کە من پرسیارم کردووە لە خۆیشی لە کەسوکاری یعنی هەم دایکی هەم باوکی ئەلحەمدولله ئەهلی ئیمان بوون. لەو شوێنی کە ناوجێرگەی هەورامانە لە بینی تەوێڵە و بیارەیە لەدایک بووە لە گوندی باڵخا. هەڵبەتە بیدایەتی سەرەتایی کە لەوێ خوێنێ و دوایی بەبوونەی زروفی عەسکەریەوە باوکیان ئەچێتە بۆ شوێنانی تریاچە بۆ هەولێر لەوێ خوێن هەندێک خوێندنی ناوەندی تاواوکە سەرەتایی لە هەڵەبجە و لە گوندی خۆیان و ئەوانە. مامۆستای بەڕێز ئەو خوێندنەی کە ئەو شەهادەی کە ئەو هێناوێتی شەهادەی مامۆستایی شەهادەیەکی پیرۆز شەهادەیەکی سەرکەوتوو یعنی ئەو شەهادەی کە ئەو لە سەردەما هێناوێتی بەناوبانگترین شەهادەی ئەو زەمانەی خۆی بووە کە توانێتی شەهادەکەی بەکاربێنی بۆ خزمەتی دینی. مامۆستای بەڕێز هەر لە سەرەتای هەفتاکانەوە پێش هەفتاش کە دەسەکاتە کاری خزمەتگوزاری خزمەتی ئیمان مامۆستای پایەبەرز بە شێوازێکی زۆر دڵسۆزانە یعنی زۆر پڕ بە ئیخلاسەوە لەگەڵ ئەو هۆڕە خۆشەویستانی کە وەکو مامۆستا جەعفەر وەکو مامۆستا محەدین مامۆستا عەبدوڕەحیم محەممەد عەبدوڕەحیم یعنی ئەمانە کە هاوڕێی ئەو بوون لەو سەرتاوە پێگەیشتوون. ڕاست ڕۆڵی مامۆستا نووسینەکانی بۆ سەردەمی خۆی چۆن چۆنی بوو لە پێشەکە لەگەڵ کاکدانا باسمان کرد لەو ساڵانەدا لەوانەیە بەرهەمی کوردی لە بواری کتێبخانی ئیسلامیدا کەم بوو بێت مامۆستا دەستی یاوێتە نووسین لەو بوارەدا. لە ڕاستیە من لە سەرەتای هێشتاکانەوە وەکو بینینی مامۆستا وەکو قوتابینە چون کاتە سەرەتای هێشتا مناڵین کە چاوم پێکەوت لە ڕاستیە ینی هەر ئەدبینی لە حەد فەرمایش تێکایە فەرمێ مسلمان نەبێت جۆرێک بێت کە ئەڕوا بە ڕێگای ئینسان بیبینێ خوا و پێغەمبەر و ئاین و قورئانی بیرکەوێتەوە. هەر لە ڕاستیە مامۆستا لەوەتی کە من بە خزمەتی گەیشتم بە مناڵی ینی وابوو
وازانم ئەم دەقەیە لە مزگەوتی سەلاحەدین لە سیروان بە خزمەتی گەیشتم کتێبێکم لێ وەرگرت بە ناوی ئەسماء الله الحسنى کتێبی پێمەکانی مام مۆسا بەدیعوزەمان بوو بەس ئەو کاتێک کە من ینی لەگەڵ یان تێکەڵ بووم یەکەم نامیلکە بوو لەگەڵ خواناساندا بەرگی 2 دەرکردبوو تقریبا وەبزانم 3 فەردە ینی نزیکەی بۆ 5,000 نامیلکە بوو ینی هەر یەک لەگەڵ خواناسان بەرگی دووەم 5,000 طبع کردبوو ماشاءالله نامیلکەکانی زۆر بەڕێژ بوون زۆر بە سوود بوون بۆ ئەو کاتەی قوتابیان ینی وازانم ینی کە هەموو خەڵکی ئەو کاتەیە قوتابیانی ئەهلی خوێندەوار چاوەڕێوانە کرد کەی مامۆستا ئەم نامیلکان دەربکات ینی مامۆستای بەڕێز و خۆشەویست کە عەرزم کردی لاوەڵەوە ینی ئەوەندە لە دڵەوە ئەم نامیلکەیە نووسی دڵەکان تامەزرۆ و عاشقی ئەو نووسینەی و کە نووسینێکی لە دوای نووسین دەربچێت ڕاستە مامۆستا ئەگەر جەنابەت بزانی یەکەم بەرهەمی مامۆستا بەرهەمی نووسراوی ساڵی چەند بوو و ناوی چی بوو؟ یەکەم بەرهەمی هەڵبەتە بیدایەتی هەشتاکان دەری کردووە منیش بوومە پشتیوانی ئەم نامیلکەیە بەداخەوە لەو کاتەیە کە هەر مامۆسایەکی پایابەرزی وەکو ئەو کە کەسێکی وەکو ئەو چەندەهای وەکو ئەو کە بیانوی خزمەتی ڕۆڵەکانی نیشتیمان و وڵات و ئاسایشی وڵات بکەن بەداخەوە حکوومەتی ئەو کاتە ڕێگر بوو لەم کارە ڕاست کە هیوادارم لەمڕۆیە ینی ئەو کەسانی کە یانوێ خزمەت بە ڕۆڵەکانی میلەت بکەن هیچ کەس نەبنە ڕێگریان بەس بەداخەوە حکوومەتی بەعسی ئەو کاتەیە وەکو دام و دەستگای ئەو کاتە نەیەهێشت ئەم نامیلکەیە تەبع بکرێ هەڵبەتە وەکو فکری باسی کە ڕێگر بوو لەم کارەیە ئەوان فکرێکی قەومی خۆیانیان هەبوو ئەوان وەیان زانی ئەمانیش هەر لەو بوارەوە کارەکەن نەیانزانی چەندێک خزمەت بە ڕۆڵە و گەل و نیشتیمانیانەکەن مامۆستای پایابەرز کە ئەمەی تەقدیم کردووە بۆ تەبعکردن حکوومەت ڕێگر بۆ لێی ئەمیش هەستاوە بە شێوازێکی تر بە ناوێکی ترەوە نامیلکەکەی تەقدیم کردووە هەڵبەتە دوای چەند جارێک اینجا ڕێگەی پێدەن بە ناوێکی ترەوە الحەمدوللا تەبعکرێ و قوتابیان سوودی لێ بینن یەکی لەو شتانەی کە لە نووسینەکانیدا هەبووە خوێنەرانی باسیە دەکەن وشەی ڕەسەنی کوردی بۆ ینی ویستوێتی لەو سەردەمەدا کوردێکی پەتی لە نێو نووسینەکان نابوونی هەبێت بۆی کە زمانەکەش لەگەڵ ئەو بەرهەمانی کە ئەینووسێت زیندوو بکاتەوە مامۆستا سەفەرێکیان پرسیارێکم لێ کەوتم مامۆستا نامیلکەیەکی نووسی بوو بە ناوی کەیفە وەجەدتە ڕەسایل النور کە خوێندمەوە وتم مامۆستا عەرەبیەکەت زۆر ئاسانە وتم ئەڵێ کوردیە ینی من خۆم توانای عەرەبیم لەو کاتەیە کەم بوو تۆمەندە ئاسانە کەی خوێنمەوە بەزانم کتێبی کوردیە خوێنمەوە وتی کوردیەکەش بۆ ئاسان ئەڵێ هۆرامیە ینی شێوازێکی تایبەتی هەیە هەبووە لە نووسینە الحەمدولillah وەکو عەرزم کردی ئەوەندە بە دڵ و ئیخلاسەوە دایما ئەم کارێک لە نووسینە زۆر گرنگە ینی هەر کەسێک بە دڵە لە دڵەوە و ئیخلاسێکی تایبەتی هەبێ لە نووسینە وەکو زانایەکی میسری هەیە فەرمێ نامیلکەیەکە هینەگە نووسێ پەڕەیەکە نووسێ بۆ تەقدیمکردنی لە بەرنامێکی وەکو بەرنامەی جەنابتانە بەرنامەکە ئەم بە عەرەبی نووسیوێتی خەڵکی تر بە تورکی گوێلێگرێ یانێ تەرجمەی کەن بۆ تورکی ئەویش نایەڵێ والله عەلەم وەبزەم عەبدوڵوەدود چەلەبیە ئەویش نایەڵێ تەرجمەی کەن ئەفەرم بۆچی نایەڵێ تەرجمەیکەی ئەویش ئەفەرمێ ئەو قسانی منیان کەم بە دڵیان کەم ئەوانش کە گوێگرن بە دڵ گوێگرن زمانی بین و دڵ تەرجمەی ناوێت ئەم تێگەشتنە هەر لە ڕاستیە مامۆستا ئەوەندە لە دڵەوە ئەم شتانی دەنووسی و زمانێکی ڕەسەنی جوانی کوردی بەکارهێنا وەکو خوێندەوارێک یعنی ئەم خوێندن لەگەڵ خەڵکە لەگەڵ هەموو چین و توێژەکانی کۆمەڵ کە بتوانین ئیستفادەی لێ بکەن مەسەڵەن مناڵێکی سەرەتایی کە لە پۆلی 5ەوە یا لە پۆلی 6ەوە یا کەمتر یا زیاتر یا دواناوەندی یا دواتر یعنی بۆ هەموو چین و توێژەکان هەرچەند خۆی بەرەکەتی لە ئەسڵا بەرەکەتی قورئان و ژیانی هاوڵان و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەو نور و بەرەکەی تێدایە لەگەڵەوەی ئەگەر خۆتیش خاوەنی ئەم دڵەبی کە مامۆستا خاوەنی ئەو دڵە بوو ئەو کاتە
دڵەکانی بەرامبەر زۆر بە ئاسانی ئەم زمانی تۆ تێگەن. مامۆستایی چێک لەو کاریگەریانی لەسەر مامۆستا هەیبوو بەدیع زەمان سعید نوڕسی بوو کتێبەکانی ئەو زۆر ینی بەقوڵی تەسیری لە مامۆستا محەممەد سعید کردبوو و بەشێکی زۆر لە کتێبەکانی بەدیع زەمانیشی وەرجێڕا بۆ سەر زمانی کوردی. ئەگەر تۆ لێت پرسی بیان باسی کرد بێت هۆکاری ئەمە چی بووە؟ لە ڕاستیە هەموو مسلمانێک بۆ هەموو چرخ و زەمانێک ئەبێ بتوانێت مامۆستایەکی ڕاستەقینەی خۆی بدۆزێتەوە قودوەی هەبێ ڕاست ئەم قودوەیە بێت تۆ بزانی کە ئەم قودوەی تۆ پێشەنگی ئەو زمانەی توێ. مامۆستاش بەڕاستی ینی ئەی فەرموو کە من کەسێک ینی بوو بۆ نمونە لە زمانی هەشتاکان و پێش هەشتاکانیش ئەفەرمێ کاتێک کە من فی الظلالمە خوێندەوە وامەزانی ئێستا چۆن تەلەبەی پۆلی 12 بینم سعیەکە ئەو ئەوە من لە بینی لە ناو باخەکەی خۆمان لە بینی گوێزەکانە ئاهاتمەوە ڕۆشتم فی الظلالمە خوێندەوە کە ئەمزانی ئەمە پێشەنگی منە. فەرمێ کاتێک کە پەیامەکانی مامۆستاشم بینی سیرەکەم بەڕاستی پێشەنگی ئەم زمانەیە یعنی بێ هەموو کەس بتوانێت لەم کانیاوە سوودێکی چاک ببینێ. مامۆستاش بەڕاستی ئەوەی دۆزی بوویەوە کە لەناو ئەم پەیامەی مامۆستایە کانیاوێک هەیە بۆ چارەسەری نەخۆشیەکان و بۆ دڵ و بۆ ڕوحی مرۆڤ. لە زمانی نووسینیدا هەمیشە ینی ئەوە ئەبینرا کە دوورکەوتنەوە لە توندڕەوی میانڕەوێکی ینی بە جۆرێک کە ئیلهام بەخش بێ بە دڵ و دەروون کاتێکە بەرهەمەکانی بخوێنیتەوە هەست بە ئاسوودەی بکەی ینی لەو سەردەمەدا لەوانەیە زۆرە نووسینەوە بێت توندڕەوێکیان پێوە دیار بووی بەڵام ئەم ئەو ڕێگەیە گرتبووە بەر بۆچی وا بوو ینی مامۆستا خۆی ینی تەبعێکی تایبەتی هەبوو زۆر حەزی بە خزمەتی ئەم دینە کرد. خزمەتی دینیش واتای چییە؟ خزمەتی دین واتایەوەیە کە تۆ ئەم خزمەتە لەگەڵ دۆست و حباوەکان تا بەکاربێنی بە نەرمونیانی ئەگەر تۆ گەر بە نەرمونیانی لەگەڵ دۆست و حباوەکان نەدویت کاری تۆ چی بێ؟ ینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ینی ئەو هەموو تند و تیژەی ئەهلی قوڕەیش ئەهلی مەککە بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەینوێنن ئایا چی توانی ئەو هەموو دڵە ڕقانە بکاتەوە؟ ئەو نەرمونیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی مامۆستاش تیشکێکی لەو ئەخلاقە جوانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام وەرگرت بوو. یعنی ئیتوانی بەو شێوازە بەس هەم لە شێوەی هەڵسو کەوتی ڕۆژانەیە یعنی من چەندین جار هەچوومەتە خزمەتی ینی بەداخەوە کە ئێستا لە ژیانە نەماوە هیوادارم ئینشەڵڵا وەڕەکەی پڕ نوور و بەرەکەت بێت. ینی لەگەڵ مناڵ بوو لەگەڵ ناوەندا ناوەند بوو لەگەڵ گەورەیە گەورە لەو بە تەمەنا بە تەمەن بوو. یعنی لەبیرمەوە بزانم دەقەیە کە چین بۆ ماڵیان برایەکی بچکۆلانم هاتی نەوتی کاکەوتم ماڵێتم زانی بەچی معجیب مامۆسام وتی ینی ماخۆ لە ئەو بەقەت لە باوکم تەقریباً لە تەمەنی باوکمایە پێڵاو بۆ من بنێتەوە چۆنە بێشتی وابێت ئەو تەواضع والله ینی نەک جار و دووجار حەت چەند جار پەلاماری داوە من خۆم و چەندین برایانی تر کە چوونێتە خزمەتی پەلاماریدا پێڵاوەکانی نایەوە ینی زۆر متەواضع بوو. اینجا ئەم شێوازەی کە ئەو هەیە بوو لەگەڵ هەموو چین توێژەکانانی ینی گەورە بڕۆشتایە خاڵم لەو بەتەمەنتر بوو ینی ئاواتی ئەخواست هەموو ڕێ لە خزمەتی هەبێ کە لە سیروانە هەموو نوێژەکانی عەسر بە تایبەت ئەو بەو شێوازە زمانە و بەو نۆرمونیانێ کە خەڵکی ئەدوان حەزیانەکەی گوێی لێ بگرن. بۆ نمونە ئەوەندە شێوازی نەرمونیانی و هەڵس و کەوتی جوانی هەموو لەگەڵ هەموو خەڵکا و خەڵک خۆشەویست ئەو حکومەتەیەک کە لەو کاتەیە کە خەڵکی بەگیرێ هێنا لە وەکو جەنابتان ئیشارەتان پێدا خەڵک تونڕەوی هەبوو یا شێوازی دژایەتی هەبوو لەگەڵ حکومەتە لەگەڵ خەڵکە لەناو دەستگای حکومەتە منەظەمایان پێوتە و کاتەیە شکاتێکی مامۆسایان کردبوو. ئیترم کارە بتۆ لەم دڵڕقیەوە ئەم شکاتەکەی کەچی ئەهلی ئەو کە من بە ئەهلی خراپەمانزانیوە یەک زلە کێشە بنامن منەری ئەو کەسایە کە شاتەکەکە فەرمی ئێمە مامۆستا ئاناسین تۆ چۆن نەتوانیش کاتی ئەوە هەموو هەڵسوکۆتەکانی زانین چۆن و چۆن نییە ینی حتا تەسیری لەو دەستگایش کردو کە دەستگای حکومەتی ئەو کاتەیە بوو ینی تەسیری ئەگەر تەسیر نەبێ ئەم کابرا ناسێت دیفاع لەم کەسێ بکات
لەگەڵ ئەو کەسێک کە دامودەستگای بێت بەڕێوە تەسیری کردو لەگەڵ کەسێکی بەتەمانە لەگەڵ مناڵە لەگەڵ هەموو چین و توێژەکانە مامۆستا ئێمە جەنابمان وەکو قوتابی مامۆستا ناسان صاحب جەنابی قوتابی لە قوتابخانە قوتابی مامۆستا بوو یان لە مزگەوت و دەرس و دروسی ئاینی پێوتوی من هەڵبەتە مامۆستا وەکو عەرزم کردی ئەو لە سیروان بووی، من لە هەڵەبجە بووی بەڵێ بە منداڵیش تقریبا لەو کاتێکە من ئەوم بینی لەوەشە تەمەنم بۆ 12 ساڵ بوو بێ قوتابی ئەو نەبووم لە قوتابخانەیە بەڵێ قوتابی وەکو قوتابی لە وەڕاستی لە چواردەوری قورئانە لە ئالی مزگەوت، یعنی دڵەکانمان هەموو وابەستە لە ناو لە دەرەوە وابەستەی مزگەوت و خۆمان بە قوتابی وەزای. کەواتە مامۆستا جگەل لەوەی نووسەریش بووە لە خەمی ئەوەش بووە کە گەنج و لاو و لەو سەردەمەدا پێ بگەێنێ و دەرسیان پێ بڵێ و جگەل لە کتێبەکانی خەمی گەنجانی شێوە لەو کاتەیە. ئەم پرسیارە جوانە بگە هینێکی تایبەتی بیرخستمەوە، وتم مامۆستا حەزەکەم بزانم چۆن تۆ دەست کردەوە بە نووسین. ئەڵێ لە ڕاستیە من نەمەویست بنووسم، بەڵام کاتێک کە نامیلکەیەکمە خوێندەوە یا کتێبێکمە خوێندەوە یا بە هەر بابەتێکمە خوێندەوە هەستمە کرد چەند تام و چێژی هەیە لە دڵما و تەسیری لێ کردم، هەم لایەنی ڕۆحی هەم لایەنی دڵم هەم لایەنی پێویستی خۆم. ئەڵێ خۆم ناگەر قەت ناچوومە کۆتایی کتێبەکە، هەر لەگەڵ ئەم زانی کە بە سوودە بۆ خۆم یەکسەر ئەموو چەند برایترم هەیە کە عەرەبی نازانن، ئەبێ ئەم برایانەمە بێت لەم کتێبە سوود ببینن. هەڵە سامی کتێب بە دەستنووس دەستمە کرد بە نووسێم خوێندەوە و ئەم کرد بە کوردی. من بەتەمایەوەش نەبووم کە ئەم نووسینەکە نووسم تەبعی بکەم. ئەڵێ کام نووسی وم کردە بەڕایەوەکە جوان هینەمە کرد و ئەمە بخێنەوە بە هاوڕێکانم، یعنی بۆ برایانی کرد و کاتە هەبوون. ئەی مامۆستا تخوا خۆت نووسیتە؟ ئەم وەرە وەڵی مامۆستا ینی تام و چێژی تایبەتیەکەی. اینجا وەکو عەرزم کردی ئەمەیە لە دڵەوە بۆ دڵ، یعنی ئەوەنە بە دڵ حەزیە کرد خزمەتی ئەو برایانی دەوری پشتی بکە، یعنی ئەم خزمەتی کە خۆی سوودی لەم شتە بینێ بیکاتە خزمەتێک بۆ قوتابەکانی دەور و پشتی. یەکێ لە خاڵە بێزەکانی ینی مامۆستا و بەرهەمەکانی ئەو بۆ کە بەستنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام بە ژیانی ڕۆژانە، ینی وا وێنەی بکە کە ئاینی پیرۆزی ئیسلام لە خزمەتی مرۆڤایەتیە، لە خزمەتی کاروبار ڕۆژانەیەتی. ئاینی پیرۆزی ئیسلام نابێتە بڕێگر بۆ هیچ کارێک کە دروست و ڕاست بێت. ئەی هەمیشە ویستی ئەمە لە نووسینەکانیدا ڕەنگ بداتەوە. من لە عەمەلی خۆیان من بینیوە، لە ژیانی ڕۆژانەی خۆیان. ڕۆژێکیان لە ماڵی خزمێکمان دانیشتبووین، باسی سەمادی کیمیاییان کرد کە سەمادی کیمیایی ینی مادەیە کە بەکارێ بۆ گژوگیا و بۆ درەخت. لە بازار ئەدرا بە 750 فلس. چوومە خزمەتی مامۆستا ئەمەوێ ئەم مادەیە بفرۆشم، ئەم بازارە دێن بە 750، من ئەمەوێ بێم بە 500. وتی نا کوڕم وا مەکە. وتم ئەی چی بکەم مامۆستا؟ وتی وەرە حسابی بکە بای چەنی تێچێ. حسابمان کرد 125 فلس کاتە دینار بوو، ئەمەی تێژە وتی بێ بە ڕوبەیەک ینی بیگە بەچەند 250. وتم مامۆستا خۆر لە بازار بە 750 من بیدەمە 500 بیدەم بە 250 خوار خەڵکە جامە بەسم لێرە لەم خاڵایە. وتی ڕۆڵی من ئێمە ئەبێ وەکو مسلمان لە بازاڕابی، ئەبێمە وەکو مسلمان لە بازاڕابین. ئەمەی کە ئەمەی خوێنین لە قورئانایە لە کتێبایە لە هەر شتێکە ئەبێ لە کردەوەمانە هەبێ. تۆ وەکو مسلمان ئادەی کامەیت لە بازارە تو پێ بەوەنە. 4 ڕۆژ لە بازارە من نەمتوانی هیچ سوودێکم لەو مادەیە نەبینی. دوای 4 ڕۆژ کەسێک بوو بە سەبەبی ئەوەی کە بچمە شوێنێک وتێ ئەمیشی تۆ لە شوێنی مەشتەلایە. چوومە بەردەم مەشتەلەکە کرێکاری ئەو ڕۆژە بە تقریبا 7 دینار بۆ 7 دینار و ڕوبع سوودی ینی ئیشیە کرد. من هەموو ڕۆژە 2 ئەوەندە زیاترم پێیا کرد لە بەرەکەتی فەرمایشتەکەی مامۆساوە. یعنی مامۆستا ئەی فەرموو ئەبێت تۆ ئەم بازاڕە ئەبێ مسلمانی تیاوێ. داواکاریشم لە هەموو مسلمانێک ئاوا بیر بکاتەوە، یعنی وەکو مامۆستای بەڕێز تۆ لە هەر کارێکە هەی، چ مامۆستای چ بازرگانی، ئایا تۆ چەندێک دەتوانی ئەو قورئانی کە خوێنیتەوە، ئەو کتێبانەی کە خوێنیتەوە، ئەم ژیانەی ئەوڵانەی کە خوێنیتەوە، ئەم ژیانی پێغەمبەری خوێنیتەوە، بتوانی چەندێک لە بازاڕە تەطبیقی بکەیت لە خزمەتی خەڵکاوی. مامۆستا کتێبەکانی بەدیع زەمان سەعید نوڕسی من لەو قوتابیە تورکانم لەو قوتابانم بیستۆ کە لێرە لە قوتابخانە تورکیەکانیان خوێن. ئەیان وت کتێبەکانی بە زمانی تورکیش
و ئەوانەی بە عەرەبیش بوون هەروە بووە یعنی بە یەک جار لەم کتێبانە تێناگەیشتێکت بتخوێنایەتەوە نامیلکەکانی مامۆستاش ڕێگوا بوو من لە نەوەتەکانە بە خزمەت هەندە نامیلکەی گەیشتوم یعنی چەند جار بوو خوێنات و شتی تازت لێ هەڵەنجاوە یەک دوو هەم قەت بە یەک جار لەم نامیلکێت تێناگەیشتی یعنی ئەوەندە بە زمانێکی تایبەت مامۆستا سعید نەوڕسی نووسیوی و مامۆستا حەبیبیش ئەوەندەی تر تایبەتی کردبوو ئەمە بۆ چیە گەڕایەوە مامۆستا مەبەستەکەت جوانتر ڕوونکەیتەوە زەحمەت کتێبی وایە ئاوا بیخوێنتەوە لە ئەوڵۆ ئەزانی وردەوە وەکو ژیانەکە هاوڵانی مامۆستاکە ئەم کتێبە وان نیە ینی ئەم لاپەڕێ خوێنتو لاپەڕی دوای ئەو تەواوکەری ئەمە لی بپچڕی ینی معنە نایە بەدەستەوە ناتوانانی بڵێ ئەم کتێبم تەواو کردووە ینی لی تێگەشم هەتا بەرگ بە وەرگ نەیخوێنیتەوە خۆی هەموو کتێبێکی بە سوود مامۆستا ئێستا ژیانی هاوڵان ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چەند جیل لە زمانی پێغەمبەرەوە لەو کاتێک کە نووسراوەتەوە کە وەکو فەرمایشت هەتا ئێستا چەند جار خوێنراوەتەوە چەندین جار خوێنراوەتەوە هەموو جیلێک بۆ خۆی سوودێکی تایبەتی خۆی لێبینەوە تۆش وەکو ئەمڕۆ کەی خوێنیتەوە سوودێکی تایبەتی لێ وەرەگری سبێنی کەی خوێنیتەوە هەندێک شتت تیان نەبینیوە یعنی بینی شتی تازی تیا خوێنیتەوە یعنی ژیانی هاوڵانیش یا کتێبەکانی مامۆستا بەدیع زەمانی بە هەمان شێوە یعنی هەتا مامۆستاش خۆی شارد بەوە کات کە فەرمێ هەندێک ئەویان تایبەت چەند جارێک بخوێنیتەوە مامۆستا بەدیع زەمان بۆ نمونە خۆی پەیامی حەشری نووسیوە چەند جار خوێندوێتەوە لە دەها جار زیاتر خوێندوێتەوە خۆی بۆ ئەفەرمی ئێمە پێویستمان بەم بابەتەیە کە تەفسیری فەرمایشتەکانی خۆی گەورەی و تەفسیری حەدیسە یا تۆ باسی ئەم باسانەکەی تەنیا یەک جار سوودی لە ناوین یبین مەسەن بۆ نمونە تۆ نمونەیە گەێنیتەوە یعنی چەندین جار ئەم نمونەیە بۆ چەندین شوێنەشێ بۆ چۆن بڵێ شوانێک سوودی لێبینێ مامۆستایەکی سوودی لێبینێ دکتۆرێکیش سوودی لێبینی کەواتە هەموو چین توێژەکان سوودی لێبینن خۆشت لەم کاتەیە سوودێکی لێبینی لە کاتێکی ترە لە ساعاتێک ترە لە ڕۆژێک ترەکەی خوێنیتەوە سوودێکی تری لێ هەڵەگۆزی قوڵی ئەم بابەتەیە پێویستی ئەم بابەتەیە بۆ مرۆڤ قوڵی ئەم بابەتەیە یعنی کە تۆ کە بابەتێکە نووسی بە قوڵی بە جوانی بە پوختی ئەم بابەتێ بەتایبەت بابەتی ئیسلامی بابەتی قورئانی بابەتی حەدیث بابەتی تەفسیری حەدیث ژیانی هاوڵان دایمە تۆ بۆ یەک کات نییە بۆ یەک زەمان نییە ئەو کاتە تۆ بێ چەندین جار بیخوێنیتەوە یعنی لەبیرمە کاک جەبار بە مامۆستای فەرمووی وتی مامۆستا بەرگی دووەمی ژیانی پێغەمبەر کەی دەرەچێ وتی بۆ وتی وەڵام مامۆستا ئەم بەرگیان تا ئێستا 10 جار خوێندومەتەوە هێشتا بەرگی دووەم دەرنەچوو باشە یعنی بۆ هەر جارێکی هەموو جارێکی خوێنیتەوە تازەی یعنی تازە بێتەوە لات کتێبەکانی مامۆستاش بە هەمان شێوەیە مامۆستا ینی هەواڵەکانی لە ینی یا خۆشە وەکو قوتابی لە بابەتی کۆمەڵایەتی و تێکەڵایەتیوانە چۆن باسیەکەن چینێک فەرمووت ئەڵێم خۆت یان ئەوەی بینی بێتیان هاوڕێکانی لە جانبی کۆمەڵایەتی و سەردانی کردن و سیلەی ڕەحم و ئەوانەیە کایەکی وشک و برنگ بووە یان کایەکی تێکەڵاو بووە مامۆستا لە ڕاستی ینی دایمە حەزیکە دەوری پشتی قەرباڵغ بەڵێ زۆر حەزی بەوە کرد هەرچەند ینی لە بوارێکەوە حەزی کرد دایمەن دەستی لە نووسی نابێت یعنی من چەند جار چوومەتە خزمەتی کە چەند جار حەزیەگەرانی بچین بۆ لای بۆ خزمەتی ئەی و خۆزگە دایمە هەموو ئاوا قەرباڵغ بووە لەگەڵەوەش دەستی بە قەڵەمەکەەوە بوو یعنی دەستی بە قەڵەمەوە دانیش یعنی قەڵەم و وەرەقە لەگەڵ ئەوە ینی یەکێک بوو لەوانی کە لە لەو جیا نابوونەوە یعنی مامۆستا یعنی حتا لەبیرمە لە زمانێکە وەرەقە گران بوو کە تۆ وەرەقە گران بێ پارەت نەبێ بیکڕێ چی بکەیت هەوڵێکی هەبوو برایەکترمان هەبوو لە خەسخانە ئیشە کرد بەرگی زەرفی دەستکێش هەیە دیوێکی سپی بوو دیوەکەی تری نایلۆن بوو دیوەکەمان لێ کردەوە و ئێلکان بەیەکەوە دەرزی لێدا و لەسەر ئەو وەرەقەی نووسێ خۆزگە هەڵبگیرە مایە یعنی لەسەر ئەوە ینی حتا لەسەر نەبوونیەوە ناوەستا کە چەند حەزی بۆ قەرباڵغێ بوو یعنی هیچ کاتێک لە کاتەکانی بە فەراغ ناڕۆشتن و تێکەڵیەکەیشی یەکێک لەوانە کە عەرزم کردن لەوەڵەوە خاڵم کێکی بوو لەوانە کە زۆر تێکەڵ بوو لەگەڵیە لەگەڵ هەموو چین توێژەکانن چۆرە ناو قوتابخانەکان یا ئەوانەی کە لە تەمەنی ئەو نزیکن یا لە تەمەنی ئەمە نزیکن هەر کەسێکە دوێنی هەنی بین تێکەڵاوێکی لەگەڵ مامۆستایە هەیە کەواتە نیشانەوەی کە بە ئامۆژەبوون هەتا لەگە سەیری پەیجەکان بکەن هەموو کەس چەندین کەس ڕسمی هەیە لەگەڵی هەیە ئەوانە دۆستی ئەوەن نەچێتێنیان ڕسمی لەگەڵا بگرێ و یا وەکو بڵێن وەکو لە شوێنێکە کوێ بۆ مناسبەیەک و ڕسمیان لەگەڵاکەوێتەوە یا لە ماڵەوە یا لە سەردانکردنێکە ڕسمیان لەگەڵاگرت و زۆربیان لە ماڵی خۆیان مامۆستا گەبینە سەر بەرەمەکانی مامۆستا زۆرن تەبان خۆی گەورە هەمووی بۆ بکاتە توێش و بۆ قیامەت ئینشاءالله
ئێستا منەکە بە جەنابەت بڵێم مامۆستا بێستون تۆ لەوانم پرسیارەش قورس بە بەس بڵێم ناوازەترین یان کاریگەرترین بەرهەمی مامۆستا چی بووە؟ ئێستا ئەگەر من باس بکەم منەڵم پەیامەکانی نور زۆر تایبەتن لەوەشە من هەموو کتێبەکانی نەخوێنبێتەوە لای جەنابەت چ کتێبێکی مامۆستا زۆر کاریگەری تۆ کرد؟ لە ڕاستیە ژیانی هاوڵان و ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاریگەرترین و چاکترین و بەتامترین و خۆشترین کتێبن بەلاوانی ناتوانم هیچ کامیان دیاری بکەم چون هەردووکیان کە مامۆستا لەو بوارە زیاتر ئەوەی هەبوو یعنی کاتێک کە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوێندەوە ژیانی هاوڵەکان هەستمە کرد ئێستش باوەڕم پێ بکە یعنی وازانم مامۆستا زیندوو یعنی زۆر جار هەست بەوە ناکەم کە وفاتی کردبێ دیارە ڕوحێتەکەی زیندوو ئینشاءالله ئەو پلیش قەڵەمەکەی بۆتە مەرەکەبی خوێنی شەهید ئینشاءالله یعنی هەست بە زیندوویەتیەکەی کاتێک کتێبەکەی خوێنیتەوە ئێستش دەتوان جەنابیشتان ئەوە تاقیب بکەنەوە ینی کاتێک کتێبەکەی بێ خوێنەوە لە مەجلیسێکە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە چەندین جار دانیشتۆ بیخوێنەوە هەستەکەی مامۆستا لەگەڵە حضوری هەیە یعنی کەواتە ئەمە تامێکی تایبەتیە دابێتەوە من بە تایبەڕاستی لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر تام و چێژم لێ وەرگرتووە یەکێک لەو کتێبانەی مامۆستا بیخوێنمەوە لەبەردەست مابوو گەشتێک بەنێو گیانی مێرووەکاندا یعنی ئەو ویستێتی باز لە گەورەی ئەعجازی زانستی خوای باڵا دەست بکات لە بەدیهێنراوەکانیدا ینی کۆمەڵی وردەکاری لەمەیان باز کردووە باز لەوە دەکرێت کە شتێکی ناوازەوە بۆ سەردەمی خۆی لە بابەتی نووسینی کتێبی ئەعجازی زانستی مامۆستا هەڵبەتە کتێبێکی ناویلکەیەکی هەیە بە ناوی ئەوەی کە لەسەر مێش نووسراوە دیارە ئەم حەدیسە کە وەختی خۆی کە من لەبیر من لە شەریکەیەکە لەگەڵ کۆمەڵێ برایە ئیشمانە کرد بە یەکەوە مامۆستاش حەزی کرد لەم بوارەوە یعنی هینێکی تایبەتی خۆی هەبێ تۆ حەزی بە دۆزینەوەی شێوازی ڕێبازێک بۆ لای خوای گەورە لە شێوازی زانستیەوە یەکێک لەوانەی کە وردبوونەوە لە زیندەوەران و گیانەوەران ئەم کتێبەکە نووسیوی مامۆستا من باسێک هاتە ناوەوە لە شوێنێکە ئەو بەڕێزەوتی من باوەڕم بەو حەدیسەیە نییە کەواتە ئەبێ کەسێکە بێ جوانتر ئەم باسەر ڕوون بکاتەوە کەسێکی کو مامۆستاش کە تۆ ناسراوتە یا ناسراوی ناو کۆمەلگایە و هەلی خوێندەواریە ئەبێ لەم بوارە هینێکی تایبەتی هەبێ جا من عەرزی برایم کرد تۆ چۆن باوەڕت بەمە نییە تۆ چۆن نەزانی وتی نەیتوانی بە شێوازی زانستی ئەو بڵێت وتم دەی من ئێستا تۆ وەکو لەم شەریکەیە سەتڵێک شەکرت توانوەتەوە کە شەکر و کاتێ نزیکەی 800,000 ئێستەیە کرد لەوەچێ زیاتریش تواوەتەوە و تۆ بۆ پیاڵەیەک چا یا قاپێکیش لە مێشێکی تێکەوێت تەبیعەت نایە فڕێ ئەڵێ ئەو حەدیسە ناچێت بە گوێمە بەگەم یا هەر بەدڵت نییە قاپەکە ڕژێنی هەمێتی نییە بەلاتەوە بە سەتڵێکت گرێتەوە وایی 800,000 مێشێکی تێکەوتەوە ئەبینی لە بواری زانستیاگە ڕوون نەکرێتەوە ئەگە تۆ خۆت تەبیعەت ئێمە باکەواتێ بە سڵەکەش بڕێژی وکو چۆن قاپەش خواردنەکە ڕێژی دروستە وانە اینجاوەتی وەڵاهی نەیەزانین چۆن عوزر بێنێتەوە بڵێ وەڵاهی ڕاستە بتم وەڵاهی پێغەمبەر یان ساڵسەم ڕاستی فەرمووە اینجا ئەم ڕوونکردنەوانە بەڕاستی لە بواری زانستیە بۆ ئێمە هەم بۆ ناسینی پێغەمبەر عەلەیهی سەڵام هەم بۆ ناسینی خوای گەورە کە مێرووەکانی یەکێکن لەو ئینانەی کە بێ مرۆڤەکان بەڕاستی ورد ببنەوە تیانە مامۆستا چۆن هەموو سەرەتایە کۆتایی هەیە هەموو لەدایکبوونێکیش بەداخەوە مردنی لە دوایە کۆچی دوایی مامۆستا کە ئەمڕۆ ساڵیادی کۆچەکەیەتی چۆن ئەو هەواڵە بە ئێوە گەیشت کۆچی دوایی مامۆستا چ کلێنێکی بەجێهێشتۆ بەڕاستی بەڕاستی وەفاتی مامۆستا بۆ ئێمە یعنی کلێنێک بوو بە گوتن دەرنابڕێت چون لە خزمەت بوون لە خزمەتی مامۆستایە تەمەنێک لەگەڵەوە بەریتە سەر یعنی زۆر زۆر سەختە هێکو برایەک فەرمووی ئێمە هاوڵێکە و دۆستێکمانە کە ئەوە لێ جێبێ بێت سەحابەکان چۆن بوون لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یعنی مامۆستا ئەوەندە تێکەڵ بوو لەگەڵ هەموو چین توێژەکان بەتایبەت لەگەڵ قوتابیەکانیە بەتایبەتی من بۆ خۆم یعنی محەبەتێک و خۆشەویستێکی تایبەتی هەبوو لەلا یعنی چەندین ڕۆژ چەندین شەو بەیەکەوە یعنی دانیشتوونی ماوەنیتەوە بەیەکەوە یعنی جاری وا بۆ مەسەن لە سەفەرێکی دوورەوە هاتووم یعنی سەعات 2 شەو تەقەماوە دەرگا مامۆستا هات دەرگای کردێتەوە یعنی من نیشانەی محەبەت و خۆشەویستی مامۆستا جیابوونەوەی کەسێکی ئاوا لە ژیانتا بەڕاستی قورسە یعنی تۆ کەسێک شەو ڕۆژ لەگەڵ یا تێکەڵ بی
محبەتێکی زۆر لەگەڵا بەیەکەوە هەبێ ینی جیابوون لەگەڵ کەسێکی ئەوە زۆر قورسە جاو کەسێک ئەو کاتێک کە ئەو وفاتی فەرموو هەڵبەتە چەند ساڵێکە و نەخۆش بوو نەخۆشیێکی خۆیان دیارە بۆەوەی لەو تەقسیر و نوقسانی ئەگەر هەمووی مرۆڤێک هەیە ئەگەر هەبێ خۆیان و پاچ کرد بێتەوە بەو نەخۆشی بێتە مای کەفارەتی هەر گوناهێکە هەیبوو بێت من لە خزمەتی یاوم لەو چەند شەوەیەکە لە خەسخانە مابوویەوە هەر ڕۆژێک کە وفاتی کرد لەسەر سەری من لەگەڵ کۆمەڵی برایترا لەگەڵ مامۆستا سەباح و کاک ئیبراهیم کۆمەڵە برایترا کە وفاتی فەرموو بەداخەوە ینی بەجێی هێشتین ینی من هەر هەستم ناکرد ینی هەڵبەت چار نییە کە دکتۆر فەرمووی ئەمەتر تەواوی تر تۆ ناتوانانی چارت بکەیت خۆی گەوری ئینشاءالله پلە و مەقامی وەرزکرد بێتەوە بە باشتی بەرینی شات بەس هەر زیندوو لای ئێمە ئێستا بەڵە بەجستە نەماوە بەڵام بەڕاستی بەرهەمەکانی خودی هەر بتێ بە زیندوی بیبینی بڕۆ کتێبەکانی بخوێنەوە ینی هەست بە زیندوتیاکەیت و هیوادارم هەموو کەسێک ئەو خۆشەویستی محبەتی لە کتێبەکانەوە لێ فێر بێ و سوودمەند بێ لەو بەحری علمەی کە پێی بوو انشاءالله زۆر سپاس دەکەین مامۆستا بێستون مەحسوون قوتابی مامۆستا حەبیب محەممەد خۆی گەور لێی خۆش بێت و جێگەی باش بێت خۆی گەورە پاداشتی وەش باتەوە زۆر سپاس دەکەین بێگومان ئەگەر بمانێ قسە بکەین لەسەر ژیان نامە و لەسەر بەرەمەکانی مامۆستا بە چەندین ئەڵقەتەواو نابێ بەهەر ویستمان ئەڵێ مشتێک نمونەی خەروارەکە ویستمان ئەمڕۆ لە خزمەت کەمێک لە خزمەت مامۆستایە خوا بەخێر هیوادارم ئینشاءالله هەمومان جێی مامۆستا بێتە مامۆستامان هەم بە کەوەی کە لە ژیانان نییە و هەموو کەسێک و ئێوەی بەتایبەت ئێوەش کە ئالی گەیاندنن بتوانن لە ژێی ڕاگەیاندنەوە بتوانن کتێبەکانی مامۆستا بە هەموو دۆست و حبابی هاونیشتمانیان بگەێن انشاءالله زۆر سپاس دەکەین مامۆستا یان زۆر بەخێر بێت هیوادارم ئێوەش سەرکەوتوو بن دەستێ